ڕەنگاوڕەنگی پرسیارەکانی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ هۆکارێکی سەرەکیە تاکو نیشان بدرێت کە کام زانکۆ زانیاری گشتی زیاترە. هاوسەنگی پرسیاری زانستی و ئەدەبی تێدا وای کردووە کە کام زانکۆ زانیاری زیاتری هەبێت دەتوانێت لە کێبڕکێکە بەردەوام بێت و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی دهۆک و زانکۆی نۆڵج بەریەک کەوتن، دوو زانکۆی تەواو جیاواز لەبیرکردنەوە، چونکە سەرەتای پرۆگرام زانکۆی دهۆک کاتەگۆریە زانستیەکانی کردووە ئامانج بە پێچەوانەی زانکۆی نۆڵج کە لە کاتەگۆریە دەبیەکان خەریکی بەدەستێنانی خاڵ بوو. سەرەتای پرۆگرام هەردوو زانکۆ بەم استراتیژە سەرکەوتوو بوون، بەڵام زانکۆی نۆڵج بیری لەوە کردەوە کە نابێت زانکۆی دهۆک بە ئاسانی هەرچی خاڵی زانستیە بەدەستی بهێنێت، بۆیە استراتیژی گۆڕی و کاتەگۆری زانستی هەڵبژار. سەرەتا بەخت یاوەریان نەبوو، بەڵام لە دواییدا دوو سوودیان لەم استراتیژە بینی. یەکەم بەدەستێنانی خاڵ بوو، دووەم خاڵیان لە زانکۆی دهۆک دەڕفان. ئەمە شوای کرد زانکۆی دهۆک کە سەرەتا لە پێش بوون بە پاش بکەون و لە قۆناغی یەکەم لەگەڵ زانکۆی نۆڵج یەکسان ببنەوە. زانکۆی دهۆک 6 خاڵ، زانکۆی نۆڵج 6 خاڵ. هەردوو زانکۆ لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی زۆر هەوڵێندا کە خاڵەکانی خۆیان بەپێش بخەن، بەڵام بە هەمان شێوەی قۆناغیەکان تا کۆتا پرسیاری ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی یەکسان بوون. زانکۆی دهۆک 85 خاڵ، زانکۆی نۆڵج 85 خاڵ. وەک یاسای بەرنامەکە دەبێت بە پرسیاری یەکلاکەرەوە زانکۆیەک خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. بەم شێوەیە زانکۆی نۆڵج توانی زوو بۆتۆنەکە لێبدات و بە وەڵامی ڕاست 5 خاڵی تر بۆ خۆی تۆمار بکات و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. زانکۆی دهۆکیش بەو پەڕی سەربەرزیەوە سەکۆی بەرنامەکەی بەجێهێشت. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی 11ەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان خۆشەویستان، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئێوەی ئازی شاد بم لە بەرنامەیەکی نوێ ئەستێرەکانی زانکۆ. لەم بەرنامەیەشماندا دوو زانکۆ ململانێ دەکەن، پێشبڕکێ دەکەن بۆ ئەوی بچنە قۆناغی داهاتوو. بەڵام وەک ئێوەش دەزانن تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتوو، ئەویش ئەو زانکۆیە کە زۆرترین خاڵ بەدەستدێنێ، ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دەهێڵێت. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ بەشدارن بریتین لە زانکۆی سەلاحەدین. من قاسم محەممەد، تەمەنم 23 ساڵە، قوتابی لە قۆناغی چوارەمی بەشی کیمیا لە کۆلێژی زانست زانکۆی سەلاحەدین دەخوێنم. حەز دەکەم لە داهاتوودا بمە بزنسمانێکی سەرکەوتوو. من ناوم هەوراس قادرە، تەمەنم 22 ساڵە، ئەخوێنم لە قۆناغی سێەمی بەشی فیزیا کۆلێژی زانست لە زانکۆی سەلاحەدین. بەهیوام لە داهاتوودا بم بە کەسێکی سوودبەخش بۆ کۆمەڵگە. من ئیسرا تارق، تەمەنم 21 ساڵم، قوتابیم لە قۆناغی چوارەم بەشی کیمیا کۆلێژی زانست زانکۆی سەلاحەدین. ئارەزوم ئەوەیە پەرە بە خوێندنم بدەم و ماستەر دکتۆر بێنەوە لەبەر. ژیڤان بەکر عەبدوڵڵام، تەمەنم 29 ساڵە، پێرخوازی قۆناغی سێی بەشی کوردی کۆلێژی زمانی زانکۆی سەلاحەدینم. هیوادارم بژیم. زۆر باش خەمان بە ئەو بەرنامەی ئامادە کردەوە، ئینشاڵڵا سەرشەکەین. لەو ڕۆژەی کە پێمان وتراوە تا ئێستا و بەجگە لە باگراوەندەکەمان کە زانیاریمان هەبووە، بەردەوام متابعی شتی خارجیمان کردووە جگە لەوەش لە اختصاسەکانی خۆمان وە پێم وایە سەرکەوتوین ئینشاڵڵا. هەست دەکەم ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین لەو بەرنامەیە، هەست ورەیەکی پۆڵاینمان هەیە، ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین. من زۆر معنەویاتم بەرزە، پێم وایە ئەوڕۆ سەرکەوتوو دەبین و خاڵی باش بەدەست. من لە ئەسمای ناوی کاتیگۆریەکان قوتابیەکانم هەڵبژان بۆ زۆر شانازیشم پێوە دەکەم. زانکۆی دووەم، زانکۆی ئەمریکی کوردستان. ناوێ من هێرش بەدەلە، ژیە من 22 ساڵن. ئەس قوتابیمە لە زانینگەها ئەمریکا کوردستانی الباژووری دهۆکێ قۆناغا سێ یا بەشی ئەندەزیاریە ئەلکترۆنی و ڕاگەاندنێ و ئارەزووە من ئەوە داهاتوودا ئەس بمە پرۆفسۆری زانینگەیە. من ناوم خورشیدە، تەمەنم 22 ساڵە، خوێندکاری بەشی
ئەندازیاری نەوتم لە زانکۆی ئەمریکی کوردستان لە شاری دیوەک لە قۆناغی سێ هیوادارم ببمە ئەندازیارێکی سەرکەوتوو. مشاڵا عمرم تەمەنم 20 ساڵە خوێندکاری ئەندازیاری ئەلیکترۆنیم لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دوهۆک لە قۆناغی دووەم ئاواتەخوازم لە داهاتووە بم بەسەرکردێک. ناوێ من بارزان حکمت تەمەنێ من 26 ساڵ ئەس قوتابیمە لە زانینگەها ئەمریکیە کوردستان لە باژێرێ دوهۆکێ لە قۆناغا ئێکێمەلبەشێ کارسازی هیویدارم داهاتووی دابنە بزنسمەنێکی سەرکەفتی. زۆر باش خۆمان ئامادە کردووە لەگەڵ تیمەکەمان ورەیەکی بەرزمان هەیە بۆ بە هیواین کە ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنین. ئەمڕۆ ئێمە ورەمان زۆر بەرزاوە گەرەکمانە بیبینەوە. پشتەماتنی هەڵبژاردن شلای زانکۆیڤە بۆ بەشداریکردن کۆت پرۆگرامیدا هەستێکی گەلا خۆش بوو من چێ بوو. تیما زانیگە هەیە مەخۆ باش ئامادە کردیا مە باوەڕێکە تەما بەخۆی و ئەم بۆ دەستڤینانە ئەنجامی باشین هات. ئەمە دووهەم جارە زانکۆی ئەمریکی کوردستان بەشدار بێت لە ئەستێرەکانی زانکۆ. لەم پرۆسەیە هەوڵماندا کە قوتابیەکانمان دوو ئەساسیەتی باشیان هەبێ. یەکەمیان ئەوەیە کە دایلێکتی سۆرانی چاک بزانن، دووهەمیشیان زانیاری گشتیان بەقوت بێ. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. هەردوو زانکۆ بەخێر بێن وەک دەزانن بەرنامەکەمان بە پرسیارێک دەست پێ دەکات. ئەو زانکۆی کە زوو دەسینا بە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بوو مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. ئەگەر وەڵامەکەی هەڵەبوو دەچینە لای تیمی بەرامبەر ئەو تیمە مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت ناوی ئەو مەیدانە چی بوو کە پێشەوە قازی محەممەدی تێدا زانکۆی سەلاحەدین؟ مەیدانی چوارچرا. مەیدانی چوارچرا. زۆر ڕاستە لە مەیدانی چوارچرا پێشەوە قازی محەممەد لە سێردارە درا. زانکۆی سەلاحەدین مافیۆتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. کاتەگۆری زانست. زانست. لە زانست ئەیوبی هەیە. ئەی 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 ڤیددیویەکە تەماشای ڤیددیۆکە بکەن لە پاشانە ئێمە پرسیارێکتان لێ دەکەین. ناوی ئەم دیاردە سروشتیە لە زانستی کەشناسیدا چییە کە تایدا خۆر بە شێوەی زیاتر لە یەک خۆر دەبینرێت؟ ئەی پارهێلیەن، بی فۆکبۆ، سی ئەنتێلیۆن، دی لایت پیلەر. سی شرکەتانێ. فۆک بۆوە پاریش لە کوردستان ڕوویدا. هەڵبژاردەی بی فۆک بۆ. فۆک بۆ. بۆچی فۆک بۆتان هەڵبژار؟ پارساڵ پێم وا بەیان پێرار ساڵ بوو ئەو دیاردەیە لە کوردستان ڕوویدا تر متابعام کرد ئینتەرنێت پێم وا بێەوە ناوەکەیت. دیاردەکە چییە؟ وەکو کلکە ڕێوی پێڵەن بە کوردی وەکو ڕێنبۆ وایە بۆی کە شکانەوەی ڕەنگەکانە. باشە با بزانین فۆک بۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی سەلاحەدین بەداخەوە وەڵامەکەتان هەڵێ وەڵامی ڕاست پارهێلیەن نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا. بە هەمان شێوە لە تەکنۆلۆژیا ئەیوبی هەیە کامیان هەڵبژێرن؟ بی. بی. چ وڵاتێک لە ساڵی 2018دا خۆرێکی دەستکردی دروست کردووە؟ ئەی ئیسرائیل، بی یابان، سی چین، دی بەریتانیا. ئەی ئیسرائیل. زۆر دڵنیا بوون. دڵنیای. کاتێک کاتتان زۆرە بوو. ئیسرائیل هەڵبژێرن؟ بەڵێ. ئیسرائیل.
بۆچی ئیسرائیلتان هەڵبژارد دڵنیا بوون لە وەڵامەکە دڵنیامان هاوڕێکە من دڵنیا لە وەڵام تا ڕادێ دڵنیایی تا ڕادێک یەک کاتتان زۆر مابوو وەکو زانکۆی سەلاحەدینیش ئەوانیش بە هەمان شێوە زۆر پەلایان کرد لە وەڵامدانەوە سی شرکەتانێ توانن مشاوەرەیە بکەن باشە لە وڵاتانە کامیان زۆر بەناوبانگن لە تەکنۆلۆژیا یابان وڵای ئەمانە هەمویان بەناوبانگن ئەی بۆ ئیسرائیلتان بژار ئەوە نوێ ئەوە 2010 ئیسرائیل و ئیماراتیش هەوڵ دەن شتیوا دروستکەن سۆ ئیسرائیل ماژە ئەی چین چۆن چین بۆ چین نەبێ بۆ نمونە چاینا یاخود بەریتانیا ئینگلند چاینا بزانم پێشتر نردوێتی چاینا لە تەکنۆلۆژیا زام زۆر باش نینە باش ئەمە مانگی دەستکردە مانگی دەستکرد نییە خۆری دەستکرد باشە بەرحاڵ با بزانین ئیسرائیل وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ئەمریکی کوردستان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست چینە کە خۆریشی دەستکردی دروست کردووە 100 ملیۆن پلەی سیلیزی گەرمەکەیەتی بۆ دەستهێنانی ئێنەرژی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سەلاحەدین چ کاتەگۆریەکە هەڵبژێرن ئەدەبیات لە ئەدەبیات ئەیوبی هەیە کامیان هەڵبژێرن بابی بێ شانۆگەری هاملێت کە یەکێکە لە بەرهەمەکانی شکسپیر چ جۆرە شانۆیەکە ئەی داستان بی چیرۆکی خەیاڵی سی تراجیدیا دی دراما سی چرکەتانەیە نازم هیچ بیرۆکەیەکم نییە تراجیدیا کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ وەڵام سی تراژیدیا بۆچی تراژیدیاتان هەڵبژارد لەبەرەوەی نووسینەکانی دیکەی شکسپیر با بڵێن ڕۆمیۆ جوولێتی دیارەکە ڕۆمانسیە بەڵێ هاملێتیشی من کورتەیەکم لەسەر خوێندێتەوە بەڵام بە دیاریکراوی بەداخەوە کە یعنی ئاگادار نیمە بەڵام دەبێت تراژیدی بێ باشە ئەو شانەگەری باشە ڕۆمانسیت ئەگەر ڕۆمیۆ جۆلێت ڕۆمانسیە بەڵێ ئەی هاملێت تراژیدیە چیرۆکی خەیاڵی نییە ساینس فیکشن نییە شێکسپیر شتی وای نەنووسیوە دەکرێت بۆ نە ئەی بۆ درامانە بێ خۆی دراما بێگومان جیاوازی هەیە لەگەڵ شانۆگەری دراما بابەتێکی دیکەیە و حەڵقە ناڵێم من بەڵێ ئەزانم حەڵقە ناڵ باشە با بزانین هاملێت چ جۆرە شانۆیەکە تراجیدیا بزانین وەڵامیشە ڕاستە یاخۆت هەڵێ توانیتان دەخاڵ بەدەست بێن و کۆی خاڵەکاتان دەخاڵ زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن جوگرافیا ئەیوبی هەیە کامیان هەڵبژێرن
بایبێ با ئەی بێ ڕۆژهەڵاتی ناوڕاست باکووری ئەفریقا زیاتر بە دوو کورکراوە ناسراوە ئەو دوو کورکراوە کام لەمانن ئەی مێناوانە بی میناوێنە سی ماناوانە دی ماناوێنە سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام دی مانە وێنە دی مانە وێنە بۆچی ماناوێناتان هەڵبژارد کورتکراوەی ڕۆژهەڵاتی ناوڕاست چییە؟ یا بە ئینگلیزی چی پێڵێن ڕۆژهەڵاتی ناوڕاست؟ میدڵ ئیست ئێ ماناوێنە مادڵ لۆژیکیە پرسیارەکە تۆزێ میدڵ ئیست کورتکراوەکەی بە بەچی؟ مانە وێست ئەیشیا نۆرت ئافریقا باشە بەرحاڵ با بزانین مانە وێنە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ئەمریکی کوردستان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست مێنە وانە میدڵ ئیست نۆرت ئەفریقا وێست ئەیشیان نۆرت ئەفریقا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سەلاحەدین چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن کاتەگۆری ئەدەبیات دووبارە ئەدەبیات تەنها ئەی ماوە کەواتە ئەی نووسری ئەو زنجیرە کتێبە کێیە کە شارلۆک هۆلمز ڕۆڵی سیخوڕێکی تایبەتی تێدا دەبینێت ئەی ئاگاتە کریستی بی ئارتەر کانۆن دۆیل سی ویلیام فۆکلەر دی چارلز دیکنز سی چرکەتان هەیە دە چرکەتان ماوە ژێردەی سی ویلیام فۆڵکنەر سی ویلیام فۆڵکنەر زانیاریتان هەبوو وڵی شارلۆک هۆڵمز چیرۆکەکەی زانم بەس کارکتەرەکە ئەناسن بەڵێ یاکەی ناسین ئەوی کە لە زۆربەی ئەو بە زەڕەبینێکەوە گەڕێ زۆر فیلم مشتی لەسەر کراوە بەڵێ لە سەری کراوە فیلم ئەنیمەیشن و بەڵام دڵنیانە نووسەرەکەی دڵنیان نین نووسەرەکەی کێ لە بینی سی و دی لە بینی سی و دی زۆر لە نێوان سی و دی چارلز دیکنز ویلیام فۆڵکنەر کەسیان ناسن لەو چوارە وای من چەند کتێبێکی چارلز دیکنسم خوێنەوە بەس زنجیرێتیان نییە بەس جا نازانم باشە بزانین ویلیام فۆڵکنەر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سەلاحەدین بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست
ئارتەر کانۆن دۆیل خۆی خەڵکی بەریتانیایە فیزیکی بووە نووسینەکانیشی زیاتر بۆ شتی لێکۆڵینەوە و ئەوانە لەو بواراشتی نووسیوە ئاجاسا کریستیش وکە پێڵەنە بە عەرە پێڵە ئاجاسا کریستی ئەوی زیاتر چیرۆکی پۆلیسی ئەوانی هەیە نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەک هەڵبژێرن تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەو بەشەی مایکرۆفۆن کە دەنگ دەگۆڕێت بۆ شەپۆلێکی کارەبایی بە چ جۆرە مادەیەک دروست دەکرێت ئەی دەنگکۆڵەی کاربۆنی B سیلیکۆن C مس D قورقوشم C چرکەتان هەیە دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بە ئەی دەنگکۆڵەی کاربوونی ئەی دەنگکۆڵەی کاربۆنی زانیاریتان هەبوو وەڵە نەما بوو بەس هێرش لە نێوان چی و چی گومانت هەبوو وەڵا گومانەکە و سیلیکۆنی دا بوو سیلیکۆن نەرمە سیلیکۆن ڤایبرێشن دروستەکە و وەریەگرێ بەس چۆن ئەیکا بە شەپۆلی کارەبایی شەپۆلی کارەبایی دیجەڵایزیەکە ها ئەیکا بە کارەبا دەنگەکە کە بە کارەبا کا بە شەپۆلی کارەبایی بۆی بچێتە ناو میکسەر و شتەکانەوە دەنگکۆڵەی کاربۆنی باشە با بزانین دەنگکۆڵی کاربۆنی وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی سەلاحەدین چ کاتەگۆریەکە هەڵبژێرن کاتەگۆری زانست کاتەگۆری زانست تەنها بی ماوە کەواتە بی ساڵی ڕووناکی یەکەی پێوەری کام یەک لەمانەیە ئەی کات B دووری C ڕووناکی D چڕی ڕووناکی C چرکەتانێ ژاردەی بی دووری وەنێ ژاردەی بی دووری بی دووری بە دەنگی بەر قسەکەم با جۆمان لێتان بێ بژاردەی بی دووری بژاردەی ساڵی ڕووناکی یەکەی پێوەری دووریە باشە یەکەی پێوەری کات نییە نەخێر ئەی ڕووناکی ڕووناکیش نییە حەقی نییە بەسەرەوە بۆچی چۆن بیستوتانەکە دیارە ینی هەتا بۆ لێکدانەوە فەلەکەکان بەکار دێت خۆر ئەوەنە ساڵی ڕووناکی لە ئێمە دوورە یان فڵان ئاستێرە ئەوەنە ساڵ لە ئێمە دوورە یان نیوەتیرەی مەجەڕای فڵان مەجەڕا ئەوەنە ساڵی ڕووناکیە بەو شێوەیە پێوان ناکرێت کەواتە ساڵی ڕووناکیەکەی پێوانەی دووریە باشە با بزانین دووری وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کوێی خاڵەکانتان 20 خاڵ
زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ وەرزش وەرزش. پاش مشتومڕێکی زۆر بڕیاریاندا وەرزش هەڵبژێرن. ئەی یاخود بی؟ ئەی ئەی. دووری ستانداردی پێشبڕکێی ماراسۆن چەند کیلۆمەترە؟ ئەی 40.195 کیلۆمەتر، بی 42.400 کیلۆمەتر، سی 40.400 کیلۆمەتر، دی 42.195 کیلۆمەتر. سی چرکەتانێ. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام 42.195 دی 42.195 کیلۆمەتر. دڵنیا بوون یاخود زۆر زانیاریتان نەبوو؟ شکن بین بی و دی. خۆی کێشەکە لەوایە هەمووی بە پۆینتیشە ها؟ دوو چلیتیایە و 2 کیلۆمەتریشی تایە بە پۆینت جیاوازەکانی. نایمە دڵنیاین چل هەر نییە. چلەکان نییە؟ نییە. باشە ئەوە دوو ئۆپشنتان لە کۆڵ بووە، بەڵام ئێمێسە نازانین ئایا 42.195 وەڵامێکی ڕاستە یاخود نا. با پێکەوە بزانین 42.195 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێناوە. کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی سەلاحەدین چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ کاتەگۆری بیرکاری. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. ئاری سەرسەرچواری پارەکەی بۆ کڕینی کەلوپەلی ناوماڵ خەرج دەکات. ئەو پارەی کە ماوێتی بۆ کڕینی تەلەڤیزیۆنێک خەرج دەکات ئەگەر نرخی تەلەڤیزیۆنەکە 200 دلار بێت کەواتە کۆی گشتی پارەکەی ئاری چەند بووە؟ ئەی 600 دلار، بی 800 دلار، سی 700 دلار، دی 1000 دلار. سی چرکەتانێ. باش بەڵام دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی ژاردەی بی 800 دلار. بی 800 دلار. بۆچی 800 دلارتان هەڵبژارد؟ ئەگەر نرخی تەلەڤیزۆنەکە کە کاتە یەک لەسەر چواری ئەو پارەی ئاری ئەگە بیکەنە چوار بەشەوە 200 دلارە سێ بەشی ماوە ئەکاتە 600 زایدەن 200 دلارەکەی تەلەڤیزۆنەکە. کۆی پارەکە چەند لەسەر پارەکە ئەکاتە 800 دلار. ئەکاتە چەند لەسەر چوار؟ کام پارە ئی تەلەڤیزۆنەکە کۆی پارەکە هەمووی ئەکاتە 4 لەسەر 4 لەسەر 4. سێ لەسەر چواری بۆ کەلوپەلی ناوماڵ 600 دلاری داناوە و 200 دلاریش یەک لەسەر چواری پارەکە دایناوە تەلەڤیزیۆن. بزانین وەڵامەکەتان 800 دلار وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ وەرزش.
وەرزش تەنها بیماوە کەواتە بی. ئەم پرسیارە وێنەیەکە تەماشای وێنەکە بکەن لە پاشان پرسیارتانێت. ناوی تەواوی ئەم یاریزانەی تۆپی پێ چییە؟ ئەی پاول پۆگبا، بی محەممەد سەلاح، سی مارسێلۆ ڤێرا، دی دانی ئەلڤس. سی چرکەتانەیە. ئەی پاول پۆگبا. ئەی پاول پۆگبا. دڵنیا بوون؟ بەڵێ. ئێستا پۆگبا لەکوێ یاریەکە؟ مانچستەر؟ ئەگەوازی هێنا بناڵە. کام مانچستەرە؟ یونایتد. یونایتد مانچستەر یونایتد. وازی لە مانچستەر یونایتد هێنا. ئەی پێشتر لەکوێ بوو؟ یوڤانتۆس. ئیڤانتۆس. باشە. زۆر حەستانە فوتبۆڵێنەوە سەیری فوتبۆڵێنەکە. باش. من بە سەیری کاسی عالەمەکەم. ئەویش ئەخیر یاری. باشە با بزانین پاول پۆگبا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی سەلاحەدین چ کاتەگۆریێکە هەڵبژێرن؟ کاتەگۆری بیرکاری. بیرکاری. تەنها بیماوە کەواتە بی. ئەگەر ئەمڕۆ دووشەممە بێت 100 ڕۆژ پێش ئێستا چ ڕۆژێکی هەفتە بوو؟ ئەی هەینی، بی سێشەممە، سی دووشەممە، دی شەممە. سی چرکەتانەیە. دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام هەینی بووە. وەڵام ئەی هەینیش شەممە. یەک وەڵام. شەممە بوو. شەممە. کاتان خەریب بوو نەمێنێ. بۆچی شەممەتان هەڵبژار؟ ئەگاتە یەکشەم و شەممە. هەوراس بۆچی لە نێوان هەینی و شەممە دوو دڵ بوون؟ ئەگەر 98 ڕۆژ ئەکاتە هەفتەی تەواو کەواتە دووشەمە، دوو ڕۆژ زیادا مینێتەوە، دوو ڕۆژ ئەگەڕێتە دواوە یەکشەم شەممە. ئەی ئەگەر 100 ساڵ بچیتە 100 ساڵ هەرکەس بینامێنێ. ئەگەر 100 ڕۆژ بچیتە پێش ئەکاتە سێشەم چوارشەم. ئەویان چۆن؟ عینەن 98 ڕۆژ ئەکاتە هەفتەی تەواو، دوو ڕۆژیش زیادە مینێتەوە. لەویان زیاد یەکی دوو ڕۆژ لەویان کەمی دەگەی؟ ئەبێ کەمیگەی بەڵێ. دڵنیایی؟ لەوانەیە. باشە با بزانین شەممە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان بوو بە 40 خاڵ.
زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی؟ بی. بی. هۆرمۆنی پرۆلاکتین لە چ ڕژێنێکەوە دەردەدرێت؟ ئەی پەنکریاس، بی ژێرمێشکە ڕژێن، سی ڕژێنی دەرەقی، دی شیرە ڕژێنەکان. سی چرکەدانێ. دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. دی شیرە ڕژێنەکان. دی شیرە ڕژێنەکان. بۆچی شیرە ڕژێنەکانتان هەڵبژارد؟ شیرە ڕژێنەکان هورمونە لە لای ژنەکانە بەڵێ پێدانی شیر بۆ بچیک ناویەوە پرۆلاکتینە. هورمونەژی شیرە ڕژینە. باشە لە ئەخر لە چ بڵێن ڕژێنێکەوە دەرەچێ؟ ڕژێنی مەمک. قەینا خۆی پرۆلاکتین بۆ دروستکردنی شیرە. لای مینەشەیە لە ئێمە نیمانە و پرۆتینە ئەو هۆرمۆنە ئێمە پیاوان نیمانە نیمە. بەس ئایا دڵنیان شیرە ڕژێنەکانە؟ بەڵێ دڵنیان. پەنکریاس وەکو ڕژێنێک کە توانی هەژماریکەی؟ پەنکریاس؟ بەڵێ بەڵێ بەڵام چه علاقەت پرۆلاکتین لە نینە هەژم؟ ئەی ژێرمێشکە ڕژێن؟ ئەوە نییە. پەیوەندی پێ نییە. دڵنیان؟ ئێمە شیرە ڕژێنەکانمان هەڵبژار. باشە با بزانین شیرە ڕژێنەکان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی ئەمریکی کوردستان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست ژێرمێشکە ڕژێن. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زۆر گرنگە کە بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن و بزانن خاڵی بەهێزتان لەکوێیە و خاڵی لاوازیشتان لەکوێیە. زانکۆی سەلاحەدین چ کەتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی. تەندروستی. تەنها ئەیماوە کەواتە ئەی. کام لەمانە یەکێک نییە لە پێکهاتەکانی سیستمی بەرگری لە جەستەی مرۆڤدا؟ ئەی لیمفەلوولەکان، بی سپڵ، سی خوڕەکە سوورەکانی خوێن، دی خڕۆکە سپیەکانی خوێن. سی چرکەدانێ. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام سی خڕۆکە سوورەکانی خوێن. سی خڕۆکە سوورەکانی خوێن. بە بۆچوونی ئێوە خڕۆکە سوورەکانی خوێن یەکێک نییە لە پێکهاتەکانی سیستمی بەرگری لە جەستەی مرۆڤدا؟ بەرەوەی RBC واتە ڕێت بڵەت سێڵز هیمۆگلۆبینی تێدایە بەس ئیشی گواستنەوەی ئۆکسیجین دەکاتن لە بۆ خانەکانی لەش بەوەش بەشداری لە سیستمی بەرگری ناکاتن. بەڵام ئەوانی ترەمیان بەشداری دەکەن. سپڵ لە سیستمەکایە بۆ بەرگری لەش. لیمفەلوولەکان ئەویش هەر ئەوژیشی خۆیەکە. خڕۆکە سپیەکانی خوێن ئەویش هەر بەناوبانگە ئیشی خۆیەتی. حیرە.
خڕۆگە سوورەکان ئەوە هینی هەیە لۆری و ناقیلە و شت ئۆکسسیژینە با ئۆکسسیژینی دەگواسە و سیۆ توژێنیتەوە بۆش ئەو سیۆتۆکە چی لێ سیۆتۆکە لە ڕێگە هەناسەدانەوەی دەسەدەری دەباش بابزانین خڕۆگە سوورەکانی خوێن وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو مێژوو. لە مێژوو ئەی و بی هەیە کامیان هەڵەبژێرن؟ با ئەی بێ بۆ نا. کام قەڵای کوردستانی گەورە لە ساڵی 2014 لەلایەن ڕێکخراوی یۆنسکۆ بە یەکێک لە گرنگترین سەد شوێنەواری جیهان دەستنیشان کراوە کە پێویستە وەک کەلتوریەکی مرۆڤایەتی پارێزگاری لێ بکرێت. ئەی قەڵای هەولێر، بی قەڵای ئامەد، سی قەڵای شێروانە، دی قەڵای پالنگان. دەست شرکەتان ماوە. ئەی قەڵای هەولێر. ئەی قەڵای هەولێر. قەڵاکانی تر قەڵای ئامەد، قەڵای شێروانە، قەڵای پالنگان ئەوانی ترەزانن لەکوێ و چییە؟ بۆچی قەڵای هەولێرتان هەڵبژارد؟ لەبەرەوەی ژیان تێدا بەردەوامە تا ئێستا. جاوە چ حەقی چییە بەسەرەوە؟ لە کۆنەوە تا ئێستا ژیان لە ناوی بەردەوام. باش ئاخرەوە هۆکارێکە ئایا کە یونسکۆ بە یەکێک لە گرنگترین سەد شوێنەوەرەکانی گیان دەستنیشانی بکات؟ پێم وایە. باشە شێروانە لەکوێیە؟ قەڵای شێروانە گەرمیان. گەرمیان؟ ئەی قەڵای پەلەنگان. زانیاری نییە لەسەری. زانیاریتان نییە؟ ئەی قەڵای ئامەد لەکوێ؟ دیاربەکر. لە ئامەدە لە دیاربەکر. قەڵای پەلەنگان لە هەورامانی ڕۆژهەڵاتە. باشە بابزانین قەڵای هەولێر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی ئەمریکی کوردستان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی سەلاحەدین چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو بێ. لە مێژوو تەنها بیماوە کەواتە بی. لە کام بەروار یەکەمین فڕۆکە لە فڕۆکەخانەی هەولێردا نیشتەوە؟ ئەی 15/11/2004، بی 15/11/2005، سی 15/12/2004، دی 15/12/2003. سی شرکەتانێ. دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام دی بی دی
دی 15/12/2003 دڵنیا بوون زۆر نە هیچێک باشە ئەمە مێژوویەکە با بزانین 15/12/2003 یەکەم فڕۆگە لە فڕۆگەخانەی هەولێر دانیشتەوە بزانی وەڵامیشە ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ. زانکۆی ئەمریکی کوردستان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ هونەر جوگرافیا ماوە. جوگرافیا. لە جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی. سێگۆشەی زێڕین ناوچەیەکە کە سێ وڵات بەیەکەوە دەبەستێت. کام لە وڵاتانە یەکێک نییە لەو سێ وڵاتە؟ ئەی تایلاند، بی مالیزیا، سی لاوس، دی مایانمار. سی چرکەتانێ. کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامی سی لاوس. بیستوتانە پێشتر سێ گۆشەی زێڕین؟ سێ گۆشەی زێڕین سێ وڵات بێکەوە دەبەستێتەوە. ئێوە پێتان وایە لاوس یەکێک نییە لە وڵاتانە، یعنی لە نێوان تایلاند، مالیزیا، میانمار. لاوس لەکوێیە؟ لە بازم لە قارەی ئاسیا نییە، لە ئاسیا نیە. تایلاند لەکوێیە؟ ئاسیا. سێگۆشەی زێڕین ناوچەیەکی زۆر دژوار بووە بۆ ئەو وڵاتانە لە بۆ بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان زۆرترین بازرگانی لەو سێگۆشەیە کراوە هەتا سەدەی 21. لە پاشان ئیتر بوو بە ئەفغانستان شوێنی ئەو سێگۆشەی گرتەوە. باشە با بزانین لاوس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی کوردستان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست مالیزیا. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سەلاحەدین لە کەتەگۆریەکان تەنها هونەر ماوە کەواتە بەعزێتی ئەوە نێم خۆم بۆتان هەڵبژێرە. بەس لەمەیانە تۆزێ ماندوو بن. بی باشە یادگاریمان خۆشە. خێرتان لێبینیەوە لە بی. داهێنەری فیلم کارتۆنی تۆم و جێری کێیە؟ ئەی ویلیام هانا جۆزف باربرا، بی والتەر ئێلیس دیزنی جۆزف باربرا، سی فریز فرێلینگ جۆزف باربرا، ویلیام هانا فریز فرێلینگ. سی چرکەتانێ.
دەست شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام وەڵام ئەی ویلیام هانا جۆزێف باربێرە ئەی ویلیام هانا جۆزف باربێرە زۆر قرس بوو بەز چۆن هەڵدامژارد بابەتەکە قرس بوو پرسیارەکە سەخت چەند هەمومان تۆم و جێریمان بینیوە و دەزانین چێ بەڵام تیمامان پێ نەدا چێ دەرینە ویلیامێکی تایە ڕزیتر نازانم ویلیامێکی تایە پێم وا بکاتی ئەو شێرەکە دەمەکاتەوە ویلیامێک دێ ئێ لە دیشە ویلیام هانا هەیە ئەوجە لەو بینە ئەخر لەو بینە نازانم لە نێوان ئەی و دی کێشەتانە بووە مای جاگەر سیژ نەبێ نازانم ئەگەر سیژ نەبێت جاچی مایەوە باشە با بزانین ویلیام هانا لەگەڵ جۆزف باربێرە وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان هەفتا خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان لە قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کەتەگۆریەکان تەنها یەک کەتەگۆری ماوە ئەویش هونەرە کەواتە هونەر و تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەمە کۆتا دەخاڵە لەم قۆناغا زنجیرە فیلمی Game of Thrones لە کتێبێکە وەرگیراوە نووسەری ئەو کتێبە کێیە؟ ئەی جۆن ڕۆناڵد ڕێول تۆلکین بی ستیفنی مایر سی جۆرج ڕەیمۆند ریچل مارتن دی ویلیام فاڵکنەر سی شرکەتانێ دە شرکەتان ماوە بی زوو بی بی ستيفاني ماير The Game of Thrones تان بینیوە قەت بیرتان لەوە نەکردەوە کێ نووسیوێتی ستێفەنی مایر ئەم نووسەرێکی ئەمریکیە نووسینی هەیە لە وەکو ڤامپایر و ئەوە خوێن مژەکان توایلایت فیلمی توایلایت هەیە کە چەند زنجیرەیەکە ئەوە ستێفەنی مایر نووسیوێتی ئایا The Game of Thronesیشی نووسیوە The Game of Thrones زۆر دڵنیا نەبوون ها باشە با بزانین ستێفەنی مایر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ئەمریکی کوردستان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست جۆرج ڕایمۆند ریچارد مارتن کە بە جۆرج ئەمیش ناسراوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن خۆشەویستان کۆتا قۆناغ ماوە ئەویش ڕوبەڕووبنەوەی تاکەسیە لە نێوان هەردوو زانکۆی سەلاحەدین و زانکۆی ئەمریکی کوردستان پێشەوەی بچینە ئەو قۆناغا ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی سەلاحەدین هەفتا خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان 40 خاڵ ئێوە لەگەڵمان بمێنەوە کۆتا قۆناغ ماوە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی با بزانین خاڵەکان چی بەسەر دێت کێ ئەتوانێ لە کۆتاییدا زۆرترین خاڵ بەدەست بێنێ و بچێتە قۆناغی داهاتوو تا ئەو کاتە ئێوە لەگەڵمان بمێنەوە کەمێشکە ئێمە دەینۆلا
کاتیگۆری جوگرافیا کە پرسیارەکە دەربارەی سێگۆشی زێڕی بوو من وامەزانی کەلاوس لە قارەی ئاسیای نییە بەڵام بەداخەوە وانم. دوای ئەوەی لە کاتیگۆری تەکنۆلۆژیا لە پرسیار یەکەم لەبەرەوەی ئێمە لە پرسیارەکە ور نەبووینەوە هەڵەمان کرد چکەوە مازانی باسی مانگی دەستکرد دەکا بەڵام خۆری دەستکرد بوو نەمانتوانی وەڵام بدەینەوە لە جاری داهاتوو تەکنۆلۆژیامان هەڵبژاردەوە لەبەرەوەی بڕوامان بە خۆمان هەبوو کە دەتوانین لە تەکنۆلۆژیا دەخەڵ بەدەست بێنین و دەخەڵەکەشمان بەدەستێنا. تیمەمە کاتەگوریا وەرزشی هەڵبژارد ji ber ku ona boyî mehebû ez êkum ji hejîkerên werzişî li her du pisyarên werzişî de bersivên durist me dan. Li kategoriya mêjûda pisyar ew bû ku ew qelaya kîşke ku UNESCO danbêdan pêkirî û êk ji sed şûnwarên giringên cîhanî ku heta noka şaristanîtê de berdewam û jiyan tê de berdewam e ev pisyara gelekî nêzik bûme me zaniya ser hebû û piştras bû ku qelaya Hewlêra و برسوا ما درس بوو لە کاتیگۆری هوەری لە کە پرسیارەکە باسی زنجێردرامای لە گەیم ئۆف ترۆنی دەکرد کە ئێمە هیچ زانیاریەکی پێویستمان لەسەری نەبوو بۆیە نەمانتوانی وەڵامی دێنەوە. لە کاتیگۆری وەرزش من لەبەرەوەی کە فانێکی پۆڵ پۆگبامە وێنەی پۆڵ پۆگبام بینیم یەکسەر ناسیمەوە و وەڵامی ڕاستمان هەڵبژارد و دەخەڵمان بەدەستێنەوە. کاتەگۆری زانستمان هەڵبژارد پرسیارێکی فیزیایی بوو ئەوە بوو ئەو دیاردەی کە بە ڤیدۆ پێ پیشانداین من پێم وە بوو فۆکبەوە کە ئەویش دیاردەیە کە بە هەمان شێوەی ئەو دیاردەیە کە لە ڤیدۆکەیە دەرکەوت بەس تۆزێک جیاوازە بۆیە بەدڵنیای وەڵامدا وەز بەداخەوە وەڵامەکەمان غەڵەت بوو چونکە ئەو دیاردەی دیکەش زۆر نزیک بوو لە فۆکبەوە. کاتەگۆری برکارمان هەڵبژارد بەڵام جاتر پرسیارەکە لۆژیکی بوو پرسیارکەش باس لەوە کرد ئەگەر ئەمڕۆ دووشەمە بێ 100 ڕۆژیکە ئەمڕۆ کاتە چەند شەمە بە خۆشحاڵیەوە توانیمان بێکەوە بە زووترین کات حساباتی خۆمان بکەین و وەڵامی دروست جواب بدەین. ئێمە کاتیگۆری زانستمان هەڵبژارد چونکە زۆرینەمان لە بابەتە زانستیەکان زانیاریمان هەبوو خۆشحاڵانە وەڵامەکەشمان ڕاز بوو دەخەڵمان بەدەستێنە. کاتەگۆری ئەدەبیاتمان هەڵبژارد لەبەرەوەی من خۆم خوێنەرێکی باشم و هەر لە زووەوە ئاگاداری ئەدەبیاتم بۆیە بە دڵنیایی و کاتەگۆری ئەدەبیاتم هەڵبژارد و توانیمان تێدا سەرکەوتون بەدەستبینین و دەخەڵمان بۆ گروپەکەمان بەدەستێنەوە. کاتەگۆری هونەر مابۆ بە تەنها کە هیچ لایەکمان هەڵمان نەبژاردبوو بۆ ئێمە پرسیارێکمان لە کاتەگۆری هونەر بۆ هاتەوە کە دەرهێنەری تۆموجۆری کێ لەناو چوار بژاردەکە دڵنیان نەبووین کە کامیانە بەڵام لە دوو بژاردەیان لاماندا دوو بژاردەیان و دوو بژاردەی مابۆ لە دوو بژاردەیەش ئەیمان هەڵبژارد تقریبان چانسیتیا بوو بەس تا ڕادەیەک زانیاری کەممان هەبوو. ئێمە کاتیگۆری بیکاریمان هەڵبژارد کە لە پرسیارەکەدا باسیەوەی دەکرد ئەگەر بێت و سێ لە سەرتواری پارەکەمان سەرف کرد بێتن و ئەو بەشێکە ماوە $200 تەلەڤیزیۆنێک پێ بخڕین کۆیگشتی پارەکەی دەکاتە چەند ئێمە لە ماوەیەکی کووردا بە مشاوەڕی نێوان خۆمان توانیمان وەڵامی ڕاست سەڵبژێرین کە $800 بوو خۆشبەختانە دەخەڵمان بەدەستێنە. کاتەگۆری مێژوومە هەڵبژارد بەهۆیەوەی کە خوێندنەوەی پێشینەم هەبووە لەسەر مێژوو لەگەڵ هاوڕەکانیشم ڕاوێژمان کرد بۆیە لەسەر زانیاریەکە سوور بووم و توانیمان دەخاڵی دیکە بۆ گروپەکەمان بەدەستبێنین بە خۆشحاڵی. بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو گەڕین وڵاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان زانکۆی سەلاحەدین و زانکۆی ئەمریکی کوردستان پێشەوەی دەست پێ بکەین ئەمێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی سەلاحەدین 7 خاڵ، زانکۆی ئەمریکی کوردستان 40 خاڵ. وەک پێشتر وتم لەم قۆناغا ئەکرێت خاڵەکان گۆڕەکاری بەسەر بێت بۆ هەردوو بەشداربوویە کە هێنە لای من 5 پرسیار هەیە و هەر پرسیارەی 5 خاڵیشی لەسەرە. هەردوو زانکۆ ئامادەن؟ باشە. لە زانکۆی ئەمریکی کوردستان شاڵاو، شاڵاو بە خێراتی. زانکۆی سەلاحەدین هەوراس، هەوراز و شاڵاو هەردووکان بەخێر بێن و 5 پرسیار هەیە بۆ ئێوە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. پرسیار یەکەم دەڵێت باسکال یەکەی پێوانەی چییە؟ زانکۆی سەلاحەدین. باسکال یەکەی پێوانەی چییە؟
توانا چی؟ توانا توانە شاڵاوەزانی یەکی پیاوانی چییە؟ لە ناو باسکال منێت ئەزانم بەس هێز هێز و توانە هیچیان نییە وەڵامی ڕاست پەستان یاخود پرێشر نەتانتوانی پێنج خاڵەکە بەدەستبێن بۆ زانکۆکانتان. دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کام ئەندامی جەستە زۆرترین زیانی پێدەگات بە کاریگەری ئەلکۆهۆڵ؟ کام ئەندامی جەستە زانکۆی ئەمریکی کوردستان؟ جگەر. زۆر ڕاستە شاڵا و توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێهەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت 100 دەکاتە چەند مانگ؟ 100 1200 مانگ. زانکۆی سەڵاحەدین 1200 مانگ. 1200 مانگ. زۆر ڕاستە هەوراست توانیت پێنج خاڵ بەدەست بێنیت. چوارم پرسیار وە پرسیارەکە دەڵێت ناوی یەکەمی فرانک ئەنیشتاین چییە؟ زانکۆی سەڵاحەدین ئالبێرت ئەڵێ فرانک ئەنیشتاین. ناوی یەکەمی ڤیکتۆر فرانک ئەنیشتاین. ڤیکتۆر ناوی یەکەمی ڤیکتۆرە. نەتانتوانی و پێنج خاڵە بەدەستبێنن. کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شەڕی چاڵدێران لە ساڵی چەند ڕوویدا؟ 1514 شاڵاو 1514. زۆر ڕاستە شاڵاوتوانی پێشخاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکە. زۆر سپاس یاروتانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی ئەمریکی کوردستان هێرش بەخێربەی. لە زانکۆی سەڵاحەدین ئیسرا. و هێرش هەروتان بەخێربێن بە هەمان شێوە پێنج پرسیار بۆ ئێوە هەر پرسیارە پێنج خاڵی لەست سەرە. پرسیار یەکەم دەڵێت باوترین جۆری ژێرپەنجە لە پیاواندا کام جۆری شێرپەنجەیە؟ پرۆستات. زانکۆی ئەمریکی کوردستان شێرپەنجەی پرۆستات. ژێرپەنجەی زۆر ڕاستە هێرش توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. و دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ژمارەی تیپە بەشداربووەکانی جامی جیهانی بۆ تۆپی پێ لە 2018 چەند تیم بوو؟ ژمارەی تیپە بەشداربووەکانی جامی جیهانی بۆ تۆپی پێی ساڵی 2018 چەند تیپ بوو؟ زانکۆی ئەمریکی کوردستان چل. هەڵێ ئیستا ئازانی تۆ 80. کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە 32 تیم. سێهەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کام داشی شەترەنج بە بەهێزترین دادەنرێت؟ کام داشی شەترەنج بە بەهێزترین دادەنرێت لە شەترەنجە؟ کەواتە دەست بنێنمە بۆ تۆ ناینجا وەڵام بنەوە. زانکۆی ئەمریکی کوردستان زرد. ئیسرا نازانی؟ ئیسراش نازانێت. داشەکان نایزانی شەترەنج ئەسپە و فیلە و جوندیە و وامزانی هەر باسی وریادەکەیان یاری زۆر ناکە. وەڵامە ڕاستەکە شاژن یاخود کوین کە
کۆمەڵەی چەندە من لە خشتەی خولیدا زانکۆی سەلاحەدین کۆمەڵەی چەندە من هاڵۆژینەکان زوو وەڵامێکم بەرێ حەوت کاتەکەونەما بەداخەوە هێرش بزانی چواردە ئیسرا وەڵامەکە و ڕاست بوو بەڵام لە بورێکە کاتێ نەما زۆر تەخیر بوویت نەتوانی و پێنج خاڵە بەدەست بێنیت پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت چەند چێژە گۆبکە لەسەر زمان هەیە چەند چێژە گۆبکە لەسەر زمان هەیە زانکۆی سەلاحەدین 32,000 32,000 وەڵامەکەت هەڵێ ئیسرا هێرشە زانی 120 میلیۆن 120 میلیۆن واو وەڵامە ڕاستەکە هەمووی نۆدانەیە نۆ چی بۆ نۆ ناین زۆر زۆر سپاسی هێرکتانەکەی بستنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی ئەمریکی کوردستان خورشید خورشید بەخێراتی لە زانکۆی سەلاحەدین قاسم قاسم تۆش بەخێربەی بە هەمان شێوە بۆ هەردووکتان پێنج پرسیار هەیە و هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم دەڵێت چەند زمانە کۆنتڕۆلی هاتوشۆی خوێن دەکەن لە دڵدا زانکۆی سەلاحەدین چوار زۆر ڕاستە قاسم توانی پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت یەکەمین پێشبڕکێی جامی گیانی بۆ تۆپی پێ لە ساڵی 1930 لەکوێ سازدرا زانکۆی سەلاحەدین ئۆروگوای زۆر ڕاستە قاسم توانی پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێهم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت چەند مانگی ساڵ 28 ڕۆژیان هەیە زانکۆی سەلاحەدین یەک هەڵەیە دوو خورشید دوو خورشید دەڵێ دوو لە پرسیارەکە تێنەگەیشتو نا قاسم تێگەیشتی تۆش مانگی ساڵ 28 ڕۆژی هەیە ناوەڵە تێنەگەیشت دوانزە وەڵامە ڕازەکە هەموو مانگەکان 28 ڕۆژی لۆژیک بوو لۆژیکەوە پرسیارێکی لۆژیکی بوو بەڵام سەرتان لێ تێکچوو نەتانزانی وەڵام ڕاستەکە باش تۆ بۆڵی دوو بەخۆ یەک مانگ 28 ئەگە نادەبیێمەوەی باشە باشە چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەو وێنە کێشە هۆڵندیەی کە گوێی چەپی براوە کێیە زانکۆی ئەمریکی کوردستان ڤانکۆخ زۆر ڕاستە خورشید توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەو یەکەی دەرکەرە چییە کە هەڵدەسێت بە چاپکردنی زانیاری ئامادە بوو لە کۆمپیوتەردا ئەو یەکەی دەرکەرە چییە کە هەڵدەسێت بە چاپکردنی زانیاری ئامادە بوو لە کۆمپیوتەردا زانکۆی سەلاحەدین پرینتەر زۆر ڕاستە قاسم توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت زۆر سپاسی یاروتانەکەم توان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی ئەمریکی کوردستان بارزان بارزان بەخێراتی لە زانکۆی سەلاحەدین ژیڤان سڵاو لە تۆش کاکە ژیڤان بەخێربێی هەروتان بەخێربێن کۆتا پێنج پرسیارە بۆ ئێوە
خۆشتان دەزان هەر پرسیاری پێنجخاڵی دەستەدا پرسیاری یەکەم دەڵێت دەگمەنترین جۆری خوێن چ جۆرێکی خوێنە زانکۆی سەلاحەدین ئەیبی ناقص ئەیبی ناقص زۆر ڕاستە ئەیبی نێگەتیڤ دەگمەنترین جۆری خوێنە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت هۆرمۆنی میلاتۆنین لە جەستەی مرۆڤدا بەرپرسە لە چ فەرمان نوستن زانکۆی ئەمریکی کوردستان زۆر ڕاستە بارزان توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت نیوترۆن هەڵگری چ بارگەیەکی کارەباییە زانکۆی سەلاحەدین سالب زۆر ڕاستە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام ئەندامی جەستە لە هەر زیانێک بە کەمترین کات چاک دەبێتەوە کام ئەندامی جەستە لە هەر زیانێک بە کەمترین کات چاک دەبێتەوە زانکۆی سەلاحەدین قاچ هەڵەیە بارزان نەزانی دووبارێکەمەوە کام ئەندامی جەستە لە هەر زیانێک بە کەمترین کات چاک دەبێتەوە واتۆ کاتێک زیانی لێ زیانە بینێ زوو چاک دەبێتەوە زمان زمان زۆر ڕاستە بارزان زمان بە زووترین کات چاک دەبێتەوە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت پێنجەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کام کیشوەرە کە هیچ بیابانی تێدا نیە زانکۆی سەلاحەدین ئەوروپا زۆر ڕاستە شیوان ئەوروپا بیابانی تێدا نیە و توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت زۆر سوپاسی دوتانەکەین دەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی سەلاحەدین لێرەدا کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنەوە زانکۆی ئەمریکی کوردستان 7 خاڵ زانکۆی سەلاحەدین 105 خاڵ بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە پێشبڕکێی نێوان زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی سەلاحەدین کۆتایی هات من ئەمێ زۆر سوپاسی زانکۆی ئەمریکی کوردستان بکەم کە ئێوە بەشدار بوون لەگەڵمانە هەوڵی خۆتاندا ماندوو بوون و هیوادارم لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن لە ژیانی ڕۆژانەتانە سەرکەوتوو بن و کۆڵنە دەربن ساڵی داهاتوو بێنەوە بۆ لامان و بەشدار بن و پیرۆزبایی لە زانکۆی سەلاحەدینەکەم دەستان خۆش بێ و بەهۆی ئەوەی کە زۆرترین خاڵتان بەدەستهێنا لە قۆناغی داهاتووەتان بینینەوە و هیوای سەرکەوتنا بۆ دەخوازین بەڕێزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تری ئەستێرەکانی زانکۆ بەخوای گەورەتان ئەسپێرم کاتیش خۆش و خواتان لەگەڵ ئەمڕۆ سەرکەوتنمان بەدەستهێنا لە پرۆگرامی یەکەم لە بەرنامە ئەستێرەکانی زانکۆ لەگەڵ هاوڕێکانم و بە هاوکاری مامۆستای سەرپەرشتیارمان لەو ماوەی کە خۆمان بۆ ئامادە کردبوو دڵنیا بووین کە سەرەکەوین و هیوادارم لە بەرنامەکانی کەش لەگەڵ تیمەکەم ئینشاءڵڵا سەرکەوتن بەدەست بێنینەوە ئێمە زۆر باش خۆمان ئامادە کردبوو و دڵنیاش بوون کە سەر دەکەوین و ئینشاءڵڵا بۆ قۆناغەکانی دیکەش هەر بەو شێوە بەردەوامە بین و سەرکەین من هەستێکی زۆر خۆشم هەیە کە ئەمڕۆ لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ سەرکەوتنمان بەدەستهێنا و دەستخۆشی لە هاوڕێکان و مامۆستای سەرپەرشتیار دەکەم کە یارمەتی دەربوون لە سەرکەوتنەمان و ئینشاءڵڵا لە بەرنامەکانی داهاتووشدا سەرکەوتوو دەبین هەستێکی خۆشم هەیە لەگەڵ هاوڕێکانم بەژاری ئەو بەرنامەیەمان کرد هەر لە سەرەتاوە دڵنیایی ئەوم بۆ دروست بوو کە دەمانتوانی سەرکەوین هیوادارم لە داهاتووشدا لە بەرنامەکانی دیکەش بتوانین تا فاینەڵ بڕۆین و هەمووی ببینەوە بەڕاستی دەستخۆشی لە قوتابیەکان یەکەم زۆر شانازم پێوە دەکەم ڕاستە من زۆر مادرم کە لە مانجی دووە من خەریکم قوتابیەکان بڵەبسێنم
بەڵام ئەگەر زانیاری وانش نەبایە من هیچ شتێکم بۆ نەدەمایەوە بە هەر مادی بامە ئیتر بە توانای وان و زانیاری وان بۆ کە توانمان بگەینە قۆناغی داهاتوو مخابنی و ئەبرم سەر نەکەفتین بەرێ بوومە سەربۆڕەکە نیبوو و مفا بوو دژیانێدا بوو داهاتی بێگومان هەستێکی ناخۆشمەیە کەم ڕۆ نەماتوانی سەرکەوین و بگەینە قۆناغی داهاتوو بەڵام بۆ ساڵی ئایندا هیوادارم ئەنجامێکی باش بەدەست بێنین ڕاستە ئێمە کە سەر نەکەوتین بەڵام لەو ماوەی کە خۆمان ئامادە دەکەین توانیمان زانیاری زۆر بەسوود کۆکەینەوە کە خۆی لە خۆی دەمە سەرکەوتن بووین ڕاستە دە پێشبەرکە ئیرۆدا منەشە سەرکە دەستخۆ ببینم بەس بەشداریکردن بۆ مەگەلەکە گرنگ بوو ئەس دەستخۆشیل مامۆستا و هەواڵی خۆتین ڕاستەکەی لە هەموو تێپڕچیەکە دوو لایەن هەیە لایەنێکیان کە سەرکەوتن بەدەستەهێنێ ئەوەی تریشیان نە بەڵام گرنگترین شت لەم قۆناغا ئەوە بوو کە قوتابیەکان ئەزمموونێکی تازە فێر بوون و من زۆر سپاسیانەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم